سڵاو بەڕێزان، من سام ئەحمەدم ئەمڕۆشیکردنەوە دەکەم بۆ فیلمی All Quiet in Western Front. یەکێک لە بابەتە ناخۆشەکان بۆ ئەوانەی کە شەیدای فیلم و زنجیرە ئەو بابەتانن ئەوەیە کاتێک زنجیرەیەک زۆر باسیەوە دەکرێت زنجیرەیەک یاخود فیلمێک زۆر پێشنیار دەکرێت بەلای خەڵکیەوە زۆر باسی لەوە دەکرێت و بە گرنگ و بە گەورە باسی لەوە دەکەن بەڵام کە دەیبینی وانە من خۆم زۆرم ئەوە بەسەر هاتووە بەم دوایانە لە ڕێی زنجیرەی ساندمانەوە و تەنانەت زنجیرەی دامەریش کە هەرچەندە خراپ نەبوو بەڵام بەپێی پێشبینیەکانی من نەبوو بەڵکو چاوەڕوانی زیاترم لێ دەکرد تەوەقعم دەکرد زیاتر حماسی بێ هەرچەندە لەوانێ ئەوە لەبەر خۆم بێت چونکە حەز بە زنجیرە سارد و سوور و خاوەکان ناکەم ئەمەیان ڕاستە وەکو چیرۆک بەهێز و بەڵام تا ئاستێک خاو بوو چیرۆکەی خاو دەڕۆیشت بۆیە من زۆر حەزم پێ نەکرد بەڵام ئەو بابەتێشترا مەبەستەکە لێرە ئەوەیە زۆر ناخۆشە کە شتێک زۆر باسی لێەوە بکرێ بەڵام وانێتەوە کە بەپێی تەوەقعاتەکان تۆبی بەڵام بەپێی چاوانەشەوە کاتێک شتێک هیچ باسی لێەوە ناکرێت یاخود کەم باسی لێەوە دەکرێت یاخود بڵێن هیچی لەبارەوە نازانی بەڵام کە دەیبینی زۆر پێی سەرسام دەبی ئەمە شیان خۆشتنی حاڵەتە جامن خۆم ئەمەم ڕێک بەسەر هات لە فیلمی All Quiet in Western Front بەڕاستی هیچ تەوەقعێکم بۆی نەبوو کە دەچووم هیچ لەبارەوە نازانی بەڵام کە فیلمەکەم تەواو کرد بەڕاستی بوو بە یەکێک لە باشترین فیلمە جەنجەکان جامن خۆم لەبەر ئەوەی شەیدای فیلمە جەنجەکانم بەتایبەت ئەوانەی کە مێژووین باس لە جەنجی جیهانی یەکەم و دووەم و ئەوانە دەکەن بەتایبەتیش کە بابەت سیاسی نوێیەکانیان تێنەخرێ یاخود لایەنگیری سیاسیان پێوە دیار نەبێ زۆر حەز بەو فیلمان دەکەم جا ئەو فیلمەش بەڕاستی شوێنی خۆی کردەوە ناو باشنی ئەو فیلمانەی کە بینی و من لە ژانری جەنجی لە مێژوو بەر لەوەی بسمە ناو خودی ڕێویوەکە کەمێک باس لە جەنج جیهانی یەکەم دەکەم تا زیاتر بزانین ئاخۆ فیلمەکە ڕێک باس لە چی دەکا بۆچی شەڕی نێوان دوو لایەن دەبینین باس لەو جەنگە دەکەم بۆچی دنیا ئەو دوولایەنە پیشاندا لە کاتێک جەنج جیهانی یەکەم جەنگێکی وەکناوەکەی دەدیارەت جیهانیە زۆر بە وڵاتان بەشداریان کرد و بۆچی تەنیا باسی ئەڵمانی و فەڕەنسا دەکات لە جەنج جیهانی یەکەم وەکو هەموو جەنگەکان دوو لایەنی بەهێز و گەورەهان ئەوانیش هێزە ناوەچیەکان پێیان دەگوترا کە بریتی بوون لە ئەڵمانیا و نەمسا و ئیمپراتۆریەت عوسمانی و چەند وڵاتێشتر لە بەرامبەردا هێزێکی تۆکانیشە بوو کە بریتی بوون لە فەڕەنسا رووسیا ئەمریکا بەریتانیا و چەند وڵاتێشتریش جا ئەو دوو لایەنە دژی یەکتر دەجەنگان ئەگەر سەیری خەریتەکە بکەیت دەبینی ئەڵمانیا کەوتوتە نێوان رووسیا و فەڕەنسا جا رووسیا و فەڕەنسا لە یەکگرتووەکانن بەڵام ئەڵمانیا لە هێزی ناوەندیە هەر بۆشە لە ئەڵمانیەکان دوو لایەن پەیدا بوون لایەنی خۆرئاوە لەگەڵ لایەنی خۆرهەڵات جا فیلمەکە باس لایەنی خۆرئاوە دەکات ئەوەی کە ئەڵمانیا لەگەڵ فەڕەنسا شەڕی کردو بێگومان ڕووداوی جەنگی جیهانی یەکەمی 4 ساڵی خایاندووە لە 1940 تاکو 1970 خایاندووە جا ئەو فیلمە باس لەو ڕووداوە دەکات کە لە لایەنی خۆرئاوە ڕوویداوە وەک دەبینی ناوی فیلمەکەش دەڵێ هەموو شتێک ئارامە لە ناوچەی خۆرئاوە یاخود ڕۆژئاوە جا خودی ناوی فیلمەکە ناوێکی دەتوان بڵێن مێتافۆری یاخود ناوێکی هەڵخڕاتێنەرە لەبەر ئەوەی دەڵێ هەموو شتێک ئارامە جاگەر سەرەتا سەیر بکەن یەک لە شتە هەرە جوانەکان کە لەوانەیە زۆر نەبێت بە سپۆیل بەڵام لە سەرەتای فیلمەکە دەبینین چەند ورچێک بە هێمنی پیشان دەدات ئەمە پیشان دەکە شوێنەکە ئارامە بەڵام لە هەمان کادا جەنگ هەمووی وێران دەکات دەبینین لە ژێرەوە هەمووی ئارامە بەڵام لە سەرەوە هەمووی جەنگە جا ئەمە مانایەکی زۆر جوان لە مانایەکی دەتوان بڵێن پێچەوانەی ناوەکەی خۆەتی مانایەکی ڕەخنەیە کە دەڵێ هەموو شتێک لەوێ ئارامە شوێنێک کە مەبەست لێ ئارامی بۆ شوێنێک کە زیاتر ئارامی لێ بووە بەڵام بەهۆی جەنگ هەمووی بۆتە پشێوی ڕووداوی فیلمەکە باس لە گەنجێکی ئەڵمانی دەکا کاتێک لەگەڵ چەند هاوڕێیەکی بەهۆی وتارێکەوە کە لە ناو یەکێک لە قوتابخانەکان دەوترێ بۆی ئەو وتارەوە دەتوان بڵێن دەفع دەبن هەوڵ دەدەن کە خۆیان بنووسن بۆ سەربازی ئەوەیە باس لە چیرۆکی ئەوە دەکات بەتایبەت ئەو سەربازە هەندێک جاریش هاوڕێکیان دەتوان بڵێن چیرۆکەی چۆن دەڕوات لە سەرەتا تاکو و کۆتایی پێهاتنی جەنگەکە یەکێک لە جوانترین شتەکان کە لەو فیلمە زۆر سانزراکێشم ئەوەیە کە بۆ یەکەم جار لایەنی ئەڵمانی پیشەنەدات طبعا ئەڵمانیا لەبەر ئەوەی لە هەموو جەنگەکان دەتوان بڵێن بەتایبەت لە سەدەی ڕابردوو هەردوو جەنجی جیهانی یەکەم و دووەم هەمیشە ئەڵمانیەکان بە خراپ پیشاندراون لە فیلمەکان و لە زنجیرە و بابەتەکان هەمیشە ئەڵمانیەکان وازاناوە کە خراپن بەڵام لێرە شتێکی زۆر جوانە کە سەربازێکی ئەڵمانی پیشاندات کە ئەویش هاوشێوی هەر سەربازێکتر بۆ مەبەستێکی نیشتیمان پەروەری بۆ مەبەستێکی پاک یاخود بۆ مەبەستێک کە هیچ بابەتێکی سیاسی خراپی لە پشتەوە نییە بۆ ئەو مەبەستە تێدەکۆشت دەیەوێت شکۆیەک بۆ خۆت پەیدا بکە یعنی دەبین لەوێ کارکتەرە سەرچیەکەمان کارکتەرێکی ئەڵمانیە کە شتێکە تەواو جیاوازە لەوەی کە پێشتر بینراوە ئەمەش زۆر جوان پیشان دەدات کە سەربازەکان هەمیشە زیاتر وەکو قوربانی وان چ ئەوانەی لای رووسیا و ئەمریکا ئەوانن چ ئەوان لای ئەڵمانیا هەمیشە سەربازەکان قوربانی سیاسەتێکی
پیسن کە سیاسیەکان بەڕێوەی دەبن یعنی دەتوانین لە ناو فیلمەکەش چەند حاڵاتێک ببینی کە سیاسیەکان لە حاڵاتێکی دەتوانم خۆشگوزەراندان بە پێچەوانشەوە سەربازەکان لە حاڵاتێک چەندە ناخۆشدان دەشبین هەموو ئەوە بۆچیە بۆ گەمەیەکی سیاسیە واتە خەڵکەکە هەروەک خۆیانە سەربازەکان لە هەردوو لە تەنیا قوربانین ئەوەی کە یاریەکە بەڕێوە دەبات سیاسەکان جا پیشاندانی چیرۆکی ئەو سەربازە کە سەربازێکی ئەڵمانی و باسم کرد زۆر جوان دەبینی پەیوەندی لەگەڵ هاوڕێکانی خۆشەویستی بابەتی ئەوەی کە چۆن کاتێک گەورە دەبن چۆن حەماسەتیان یاخود جۆش خۆشیان بۆ نیشتمە پەروەریزیان دەکات تەنانەت ژیاکردنی ئاساییان لە کاتی جەنگدا هەندێک دیتێڵی زۆر بچووک هەیە کە دەتوان بڵێم زۆر سەنجڕاکێشە دەبین کە ژیانی ئاسایی ئەوان پیشاندات کە چۆن وەکو سەربازێک حەزی هەمان مرۆڤی ئاساییان هەیە کە ڕاستە ئەوان لەوانێ ئەڵمانیش بن لەوانەیە تا ئێستش بە خراپەکار بینرابن بەڵام هاو شێوەی ئەوان تر هەر حەزیان هەیە بژین هاوشێ ئەوانی تر هیچ مەبەستێکی خراپیان نییە بەڵکو دایانەوە بەرگری لە نیشتمانەکەی خۆیان بکەن یعنی پیشاندانی ئەو واقعیان لە ڕێی چەندی تێڵێکی زۆر بچووکەوە و لە ڕێی چەندان ئەکتەر و کارەکتەرەوە کە ئەڵمانی بەڕاستی شتێکی زۆر جوان بوو کە ئەکتەرەکانیش خودی ئەڵمانی بوون ئەگەر ئەڵمانیش نەبن هەر لانیکەم ئەمریکی ئەوان نەبوون لانیکەم بڵێن بە ئەڵمانی قسەیان دەکرد و مەبەستێکی دەتوان بڵێن نیشتمان پەروەرانەیان بۆ ئەڵمانی تەنانەت ئێستاش هەبوو نەک ئەوەی کە بڵێن یەکێکی ئەمریکی بێت بێ ڕۆڵی ئەڵمانیەک بجێڕێ بەڵام ئەو هەستەی نەبێت لە ناخیدا دەبین لێرە زۆر بە جوان ڕۆڵی ئەڵمانیەکان چەند بە جوانی دەجێدرێت لەلایەن ئەو ئەکتەرانەوە جا پیشاندانی ئەو واقعانە پیشاندانی ئەو دیتێڵ و ئەو زانیاریە بچووکانە لەبارەی ژیانی ئەوان وا دەکات کە تێکەڵ بە کارەکتەرەکان وا دەکات کە هەست بە ژیانی ئەوان بکە هەست بە ناخی ئەوان بکەیت ئەمەش زۆر لە فیلمی 1970 دەچێت کە ئەمیش بە هەمان شێوە فیلمێکی شاکار بوو بوو بێچێک لە باشترین فیلمە ئەکشنەکان یاخود بڵێن فیلمە جەنگیەکان 1970 چۆن تەنیا دوای یەک سەرباز کەوت ڕووداوەکانی ئەوی پیشاندا پیشانیدا کە هەرچەندە ئەو هەوڵێک دەدات کە مەبەستێکی بڕێنگشتگیرە مەبەستێک لە سیاسەتدا پامێکی هەیە بەڵام دەبینی ئەو خۆی لەگەڵ هاوڕێکەی قوربانی ئەو جەنگن هەردووچیان قوربانی ئەو جەنگە تەنانەت کە لە کۆتاییەکەش دەگاتە ئەفسەرەکانی لای خۆی تا ئاستێک زۆر ئیهمال دەکرێت دەبین لێرەش بە هەمان شێوە هەمووی فۆکەسەکە لەسەر ئەوانەیە کە لە ناو جەنگەکە بەشدار نەک ئەوەی کە سیاسەتەکە بەڕێوە دەبن یاخود پلانە سیاسیەکان چین زیاتر فۆکەسەکە لەسەر ئەوەیە کە پەیوەزدار بین بە خودی کارەکتەرەکانی ناو جەنگەکە جا هیچ لەوانە ناگەن ئەگەر هەندێک بابەتی سینەمایی نەبن کە زیاتر وایان کرد فیلمەکە سەنجڕاکێش بێ زیاتر وایان کرد ببێت بە یەکێک لە باشترین فیلمەکانی ئەو ساڵ یەکێک لەو بابەتانە من بەلای خۆمەوە دەبین میکاپە یعنی بەڕاستی هەندێک شوێن کە بەتەبەت لە ناو شەڕەکە ئەو میکاپ شتە لە شوێنێک لە ناو قوڕەکە لەگەڵ سەربازێک شەڕ دەکات لەگەڵ قوڕەکە ئاوا تێکەڵاو دەبێ ینی لە شوێنێشتر قوڕەکە ئاوا بە موچاویەوە دەتوان بڵێن وشک بووە چەند شوێنێک ئەوەی کە گول لەو شتەکان تەنان بڕینی قات شتەکانیان کە هەرچەند لەوانەیە VFX بێ بەڵام ئەگەر بەشێکی VFX وان نەبێ میکاپەکەی زۆر جوانە جلو بەرگوشت هەمووی لە ڕووی میکاپەوە زۆر تایبەتەکە وا دەکا هەز بکە کە واقعیەتی زۆر پێوە دیارە ئیدیت بە هەمان شێوە نامەوێ ببێت بە سپۆیل بەڵام هەندێک بابەتی تێدایە هەندێک گۆڕینی ساتی تێدایە بۆ لە شوێنێک سیاسیەکان پێشاندا کە لە شوێنێکی ئارامن دواتر یەکسەر دەچێت بۆ شوێنێک کە سەربازەکە لە ناخۆشترین سادایە لە شەڕێکی زۆر توندایە ینی گونجاندنی ئەو دووسینە بەیەکەوە لە دوای یەک بن وە گۆڕینی بە شێوازێکی ئاوا جوان تەنانەت گونجاندنی مۆسیقاکەش لەگەڵی پێم وایە تێکەڵکردنی ئەو دووسینە و هێنانەوەیان لەگەڵ یەکتر وە لە هەمان کاتدا مانایەک بگەێنێک کە ئەگەر ماناکە بە قسەش نەگات بە وێنە تێی بگەی ینی هێز قسەیەک لەوێ ناگوتێ بەڵام بە وێنە تێدەگەی کە چۆن ئارامیەکە پیشان دەدات لای سیاسەکان کە خودی گەمەی جەنگەکە بەدەست ئەوانەوەیە لەولاشەوە سەربازەکە کە قوربانیەکەی لە حاڵاتێکی ناخۆشدایە زۆر جوان دەگەین مۆسیقاکە بەڕاستی شاکارێک ینی یەکێک لە شوێنەکان مۆسیقایەک هەیە بەتەبەت کە سەربازەکان دەڕۆن مۆسیقای ئەو شوێنە بەڕاستی یەکێک لە باشترین مۆسیقاکانی ناو فیلمەکان کە تا ئێستا گوێم لێ بووە لەوێ حەماسەتێکی زۆر پێدا تۆزێک دەتوان بڵێن تا ئەستێک ترسێنەریشە ترس لەبارەی جەنگ و پیشاندات ینی مۆسیقایەکە کە هەز دەکەی وە بڵێن واقعەکە ڕووداوێکی واقعی دەبینی کە لەگەڵ مۆسیقاکە ڕبط کراوە بەڵام لە هەموو بابەتەکانی دەرهێنان و ئەوانە گرنگتر کە باسم کردمەی کاپە مۆسیقای ئیدیتە یان خوری دەرهێنەر ئەوانەیە پێم وایە ئەوەی کە لە هەمویان زیاتر سەرنجڕاکێش بوو کە وای کرد دەقات پلەی ئەو فیلمە بەرز بێتەوە بابەتی سینەماتۆگرافی
گونجاندنی کامێراکە لە هەندێک شوێن ڕووناچی لە هەندێک شوێن یعنی ئەگەر سەرەتاکەی سیر بکەن کە باسم کرد ئەوەی ورچەکە پیشاندات کە پێم وە بێناوێت بە سپۆیل چکەوە سەرەتای فیلمەکەیە و ڕووداویش زۆر نەدا بەڵام کە ورچەکە پیشاندەدات دواتر دارستانەکە پیشاندات سینەماتۆگرافیەکە هەر لە یەکەم سینەوە دڵت دەگەی دەزانی چۆنە چکە شوێنێکی ئارام پیشاندات لە ناکاو یەکسەر دەبێت بە شەڕ ینی پیشاندانی شەڕەکە ئەوەی کە ناو خەندەقەکانە ئەوەی کە دەبابەکان دێن بەڕاستی پیشاندانی دەبابەکان شتێکی حماسی بوو من خۆم کە دەبابەکاندی هەرچەندە لە زۆر فیلم دەبابە و شتیوامان بینیوە بەڵام لێرە بەتایبەتیش لەبەر ئەوەی کە ئەگەر ئاگدار بن لە جەنجی جیهانی یەکەم بۆ یەکەم جار دەباوە بەکارهات بۆ یەکەم جار فڕۆکەش بەکارهات جا کە دەبابەکان دێنە ژوورەوە بەتایبەت لەناو دووکەرەکە بە دەردەکەون سینەماتۆگرافیەکە ئەوەندە جوانە ترسێک بە تۆ دەدات کە دەبینی ئەو دەبابانە بۆ سەربازەکان دێ بۆ پێم وایە لە ڕووی سینەماتۆگرافی ئەو فیلمەوە دەکات کە تۆ تێکەڵ بە ڕووداوەکان بی وە حەز بکەیت کە خۆت لەگەڵ سەربازەکەی وە حەز بکەیت کە ترسەکە بەڵێ بۆ تۆ دێت وەک ئەوەی کە بڵێن فیلمێکە واقعی ئێستا دەگەهێنێت جا ئەو سینەماتۆگرافیە ئەو کامێرا موڤمنت توشتا هۆکارێکی هەرە سەرچی بوو کە لە ڕووی دەرهێنانەوە ببێت بە باشترینەکانی ئەو ساڵ هەموو ئەو خاڵە بەهێزانە بە تایبەتیش کە گرنگی زۆر بە دیتێڵە بچووکەکان دراوە وا کرد کە ئەم فیلمە ببێت بە یەکێک لە باشترین فیلمەکانی ئەو ساڵ ئەگەر باشترین فیلمی ئەکشنی ساڵش نەبێت هەرچەندە بابەتی تۆپگەن و ئەوانە هەن بەڵام ئەم فیلمیان لە ڕووی بابەتی ئەوەی کە چێژبەخش بێ لە ڕووی ئەوەی کە واقعەتی جوان بگەێنێ لە ڕووی ئەوەی کە زۆر بە زبانی پیشان بدرێت پێم وایە یەکێکە لە باشترین فیلمەکانی ئەو ساڵ و یەکێکە لە باشترین فیلمە مێژوویەکانیش کە باس لە بابەتەکانی جەنگوانە بکەن بەردەوەی کە ڕێتینگ و تێبینی کۆتایی لەبارەی فیلمەکەەوە بڵێم و باستەوەکەم ئایا بۆ ئۆسکار دەپاڵێرەوە یاخود ئەو شتانە هەندێک بابەت هەن کە دەبن بە سپۆیل هەندێک سین هەن حەز دەکەم باسییان لێ بکەم بەڵام دەبن بە سپۆیل بۆیە ئەو دقەیەکە لە یوتیوب لە خوارەوە دیاریم کردووە دەتوانم بەشی سپۆیلەکە ببڕن و بچم بۆ ئەو شوێنێک کە لە کۆتاییەکەیتی کە ڕێتینگ و تێبینیەکانی کۆتاییە یەکێک لە سینەکان کە زۆر بەدڵمە و مانایەکی زۆر جوان دەگەیەنێ لەبارەی جەنگ و توان بڵێن دەڕەقیەکانی جەنگ کە چیرە مرۆڤ دەکات دەبین لە شوێنێک یەکێک لە سەربازەکان دەمرێت ئەوانی تر بەسەر سەریەوەن هاوڕێ شتەکانی بەسەر سریەوەن دەگرین بەڵام یەکێک لە سەربازەکان کە لەوێ بووە و لە ناو هەموو مردووەکانە دەبین تاکە خەمی ئەو خواردنە بۆ یەکسەر دەسێت بۆ خواردنەکە لێرە پیشان دەدات کە هەرچەندە ئەوانە دڕەقنین دەبێ ئەوە ڕاستی بڵین کە سەربازەکان دڕەقنین ئەوە غەدراگر بڵین سەربازێک دڕەقە نەخێر بەڵام جەنگ وای لێ کردووە کە تەنیا هەوڵی ئەو بۆ ئۆبێکە خواردنی خۆی پەیدا بکات هیچ خەمی ئەوەی نییە یاخود بڵێن هیچ غەمبار نییە بۆ کەسێک کە دەمرێت لە کاتێکدا هەزاران کەس لە چاردەوری مردو حاڵەتیش تر لە سینی کۆتاییەکەی کە سەربازەکە دەمرێت ئەوەی کە ملوانکە شتەکان کۆ دەکاتەوە دەبین لەوێ دێت ئەو لەفاحەیە یاخود ئەو ملپێچێکە لە ملیەتی کە پێشتر هاوڕێیەکی لە کچێکی وەرگردوواتر ئەو لە ملی خۆی کرد دەبینین ئەو ملپێچە دەبات بەڵام مەدالیاکەی نابات لێرش بە هەمان شێوە شتێک جوان دەزانین کە ئەو سەربازە دوای تەواوبووین جەنگ کەس بەبییر نامێنێ لەبەرەوەی کەس باوەڕ ناکە کە ئەو لە جەنگ بەشداری کرد بێ لەبەر ئەوی مەدالیاکەی نەبردووە ئەمە لێرە سینێک بۆ دەتوان بڵێن ڕاستە تۆزێک جێگومان بوو هەست دەکرد کە ئەمە هەڵەیە بۆچی ملوانکەی نەبرد بەڵام نەخێر ئەوە هەڵە نییە بەڵکو زیاتر وەکو پەیامێکە کە ئەو سەربازە چەندە هەوڵیدا کە بچێت بۆ جەنگ شکۆک بۆ خۆ پەیدا بکە لای باوانی وەکو کەسێک بناسرێت کە شکۆمەند بووە کە شانازی پێوە بکەن کەسێک بۆ کە چۆتە جەنگ بۆ ڕزگاری بووە بەڵام دوای ئەوەش کە ڕزگار نابێت لە جەنگەکە دەمرێت ئەسڵەن کەس نازانێت کە لە جەنگەکە بەشداری کردووە بابەتێشتر لە کاتی کۆکردنەوەی ملوانکە تەبعاً ملوانکەکان ڕۆژ لەدایکبوونی سەربازەکە پێما بێت لەگەڵ ناوی لەسەرە جا ئەو ملوانکانە دەبردرێن هەمویان لە شوێنە کۆ دەکەنەوە بوونی ملوانکان لەوانەیە وا حەز بکەیت کە ئەمە وەکو مەمۆریالێکە وەکو یادەوەریەکە بۆ ئەو کەسانە بەڵام دەبینی کە دەگاتەوە پایتەخت یاخود دەگاتەوە لای ئەو شارەکە ئارامیە لەوێ هیچ شەڕێک نییە دەبینی تاکە مەبەستی ئەو ملوانکانە بە ئەوەیە کە بزانن چێ مردووە وەکو ژمارەیەکی ئاساییان لێدی ئەو سەربازانە یعنی وەکو مرۆڤ مامەڵیان لەگەڵ ناکرێت بەڵکو وەکو ژمارەی ئاسایی مامەڵیان لەگەڵ دەکرێت لێرەش بە هەمان شێوە تێدەگەین کە هەموو ئەوەی لە جەنگ دەگوزارێت سەربازەکان باجەکەی دەدەن دوای سین کە زۆر سەنڕاکیش بەلای منەوە حەز دەکەم باسی بکەم هەرچەندە هەموو سینەکانی ئەوەن باسییان لێ بکەیت زۆر ڕوودا هەبوو کە هیچی کردنەوەن بەڵام یەک لە سینەکان ئەگەر سیر بکەیت سەرەتای شەڕەکە لە شوێنێک دەست پێ دەکات لە خەندەقێکە
لە کۆتاییەکی ڕێک لەوێ بە کۆتا دێت. جاگەر لە شوێنێک بینی بێتان کە یەک لە هاوڕێکان ڕسمی کچەکە لە دیوارەکە دەدات، دەبین لە کۆتاییەکەی کە کوڕەکە دێتە دەرەوە دەبین لێوە ڕسمەکە هەر لەوێ ماوە. ئەمە مانای چییە؟ مانای ئەوەیە کە جەنگەکە لە سەرتاکەی لەکوێ بوون لە کۆتاییەکەشی هەر لێوە بە کۆتا هات. واتە هیچ خاکێک زیاد نەبوو. جەنگێک بوو کە بە ملیۆنان کەس کوژدان، بەڵام هیچ ئەوەی کە یەکێک خاکی ئەوەی تر بگرێت و بچێت بۆ ئەو ناوچەیە هیچی وا ڕووی نەدا، بەڵکو تەنیا قوربانیەکان لەو حاڵەتە دروست بوون. ئەگەر باس لەوە بکەین ئایا فیلمەکە شایانی ئەوەیە کە وەکو یەکێک لە باشترین فیلمەکانی ساڵ باسی لێوە بکرێت، بەتایبەتیش لە بابەتی ئۆسکار و ئەوانە ئایا دەپاڵێورێ یاخود نە. طبعاً لەبەر ئەوەی پێم وابێ فیلمەکە خۆی کۆمپانیاکە ئەڵمانیە، دەتوان بڵێ فیلمەکە بە فیلمێکی ئەوروپی حسابی بۆ دەکرێت، بۆیە لەوانەیە وەکو فیلمێکی بیانی مامەڵێ لەگەڵ بکرێت، لەوانەیە تەنیا بۆ بابەتی باشترین فیلمی بیانی بپاڵێورێت. ئەمەش زیاتر پیشان دەدات کە خەڵاتەکانی ئۆسکار لە مێژی شەوا بوون ئێستاش هەروانە چەندە خەڵاتێکی دەتوان بڵێم ڕەگەزپەرستن، چەندە خەڵاتێک کە تەنیا بۆ ئەمریکا دروستکراون. ئەمەش ئاسایی لەبەر ئەوەی لە خودی ئەمریکایە ئەوەی بڵێن کە گلەی لە ئەمریکا بکەین، نەخێ گلەی ناکرێت لەبەر ئەمریکیەکان هەروا بوون، ئەوە ماسفاتێکی نوێ نییە. بەڵام ئەگەر وەکو شایانی بێ فیلمەکە شایانی چەندان خەڵاتە لەوانە وەک باسم کرد میکاپ، مۆسیقا بە هەمان شێوە، بەتایبەتی یەکێک لە مۆسیقاکان پێم وایە بەجددی پێویستە بپاڵێورێ بۆ خەڵاتەکانی ئۆسکار، یان هەر خەڵاتێکی جیهانی سینەماتۆگرافی هەموو پێش هەموویانەوە. ئاکتینجی ئەکتەرەکان زۆر جوان بوو. جا بۆیە ئەگەر وەکو حەقی بێت پێم وایە هاوشێوەی 1970 ئەم فیلمەشیان پێویستە بۆ چەند خەڵاتێک بپاڵێورێ، بەڵام وەکەوەی کە تەوقع بکەم پێم وایە تەنیا بۆ باشترین فیلمی بیانی دەپاڵێورێ. لەبارەی ڕێتینگی خۆشم بۆ فیلمەکە ئەگەر ڕێتینگی کۆسەنگانێک بۆ فیلمەکە بدەم، پێم وایە شایانی 9 لە 10 یەکێکە لە باشترین فیلمەکانی ساڵ. هەرچەندە خۆم زانیاریم لەبارەیەوە نەبوو، ئەمە شتێک لە بابەتە خۆشەکان پێم وایە زیاتر فیلمەکەی خۆش کردبوو کە زۆرم لەبارەوە نازانی، زۆر تەوقعی گەورەم نەبوو، بەڵام کە بینیم بەڕاستی چێژێکی زۆرم لێ بینی، بەڕاستی جوانیەکی زۆرم لە فیلمەکەدا بینی و پێشنیار دەکەم ئەوە سێ بکەن. من وسام ئەحمەدم، سوپاس.